ئازانمان بەردەوامی لەگەڵتاندا لە تەوەری دووەمدا باس بابەتێکی دیکە دەکەین. بەگومان ژیان هەم خۆشی تایە و هەمیش ناخۆشی، هەم بەرزی تایە و هەم نزمی تایە. هیچ کەسێک نییە کە دایما کەسێکی دڵخۆش و ئاسوودە بێت، یاخود هیچ کەسێک نییە دایما خەم میوانی ماڵی بێت و هەموو ژیانی ڕەش بوو بێت. بێگومان دوای ماوەیە کە خۆشی لە ژیان تا هەیە ناخۆشی ڕوتێکەوە دووبارە خۆشی دێتەوە و شتەکە ئەو شتێکە لە ژیانماندا هەیە بە شێوازێکی باڵزنەی ئەخولێتەوە و شتەکان دووبارە ئەبنەوە. جا خی گەورەشە فەرمێت کە بەهەش دەورە دراوە بە ناخۆشیەکان، واتە مسلمانان زیاتر ڕوبەڕووی ناڕەحەتەکانی ژیان دەبنەوە، زیاتر تاقی دەکرێنەوە لە ژیاندا و ئایا ئەمەش ئەوە ئەگەێنێ کە ئەم ئەبێت ئێمە کەسێکی نائاسوودە بیت لە ڕووی دەرونیەوە، یان نەخێر پێویستە بە شێوازێکی ئەرێنی بیر لە کێشەکانی ژیان بکەینەوە، بیر لەوە بکەینەوە کە ئەمە ڕەحمەتێکی تایە بۆ ئێمە کە بە باشە بەسەرمانە ئەشکێتەوە، یاخود لە بەرامبەریدا پاداش شتێک وەردەگرین. گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین بە میوانداری پشتیوان جەمال توێژەری دەرونی کە لە سۆدیۆ لەگەڵماندا و زانیاری زیاتر و ورتر دەخێنەڕوو. جە بەخێر بێ مامۆستاگیان. زۆر سپاس بۆ میوانداریەکەتان. ئایا کەس هەیە لە ژیانیدا بگاتە 100% ئاسوودەی دەرونی و هیچ ناخۆشیەک ڕووی تێنەگات وەکو بڵێ لە کاتی برسێتیشدا ئاسوودەی دەرونی هەر هەبێت؟ پێشەکی زۆر سپاس بۆ میوانداریەکەتان. بەناوی خوای بەخشندە و میێرەبان، درود و سڵاو بۆ گیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. بڕوا ناکەم لە ژیانە هیچ شتێکی ئاوا هەبێت، لە خەیاڵە ئێمە شتێکی پێڵێن سۆپەرمان، مەگەر تەنها ئەو شتە خەیاڵیە بێت کە کەسێک لە 100% یعنی ئاسوودە بێت و بڵێ هیچ خەم و خەفەتێکم نییە. بێگومان من هەموو جارێک تاکید لەسەرەوە کەمەوە ژیان نە هەموو ژیان دڕکە ڕێگاکەت و نە هەموو ژیانیش بە گوڵ ڕازاوەیە، بەڵکو گوڵیشی تایە و دڕکیشی تایە. بۆیە هەندێک جار ئینسان ئەگاتە قیمەی خۆشی لە ژیانە، یعنی ئاسوودەیی لە ژیانە. ڕێگاکانی چۆن ئینشەڵا باسیەکەین بەچی ئەگاتە ئەو ئاسوودەیە و هەندێک جاری وایە ئینسان ئەگاتە چی ئەگاتە ئەوەی کە بێهیواییەک ڕووی تێ ئەکات، چۆن بتوانێت بەسەر ئەو بێهیوایە زاڵ بێت. بە هەمان شێوە باسێکین کەواتە هەردوو سیفەتەکە لە مرۆڤ هەیە، بەڵام ساتەکان دیاری ئەکەن ئایا ئەم کەسە ئاسوودەیە یاخود کەسێکی بێهیوا و خەمۆکە. مامۆستا تا چەند ینی جەوهەری بابەتەکەمان کورۆکی بابەتەکەمانەوەیە کە چۆن خۆمان ڕابێنین کە دڵخۆش بین، ئەکرێت ڕاهێنانێ، ئەکرێت شتانێکە بێت لە دەروونمانە وا ڕاهێنان بکەین کە هیچ بلانی کەم دڵخۆشیێک ڕوومان تێ بکات، ئاسوودەیەکی دەروون ڕوومان تێ بکات، حتا ئەگەر ناڕەحەتێکی ژیانەگەر کۆس بگاتە پێشیشەوە. و دڵنیاییەوە کاک دانیار شتی زۆر زۆرەی و ڕاهێنانیش هەیە. یەکەم شت کە ئێمە تەرکیزی لەسەر بکەین وەکو موسڵمان، خوای پەروەردگارە فەرمێتی فێرمانەکاتە فەرمێ ئەلا بذیکری اللهی تەطمەئین القلوب، یعنی بە یادخستنەوەی خوای پەروەردگار دڵەکان ئارام ئەبنەوە. کەواتە ئەمە باشترین ڕاهێنانە کە مرۆڤی موسڵمان بتوانێت بەکاری بهێنێت لەو کاتانەی کە بێتاقەتیەک ڕووی تێ ئەکات، یەکسەر یادی پەروەردگار بکاتەوە، زکرێک بکات، لا ئیلاهە ئیلا الله بکات، ئەستەغفیر الله بکات، دەستنوێژە بگرێت دوو ڕکات نوێژ بکات، دوعای بکە، ئەم بێتاقەتیەی ئەڕواوە بە دڵنیاییەوە، چونکە خوای پەروەردگار ئێمە هەموومان ئیمانمان بە قورئان هەیە و قسەی خوای پەروەردگاریش ڕەتکردنەوەی نییە. لەبەرەوە باشترین ڕێگا و باشترین ڕاهێنان بۆ کەسی موسڵمان ئەوەیە پێویستە کە چی بکات؟ ئەلا بذیکری اللهی تەطمەئین القلوب. بەڵام بابینە سەر ئەوەی کە کەسێک لەوە ئەچێت موسڵمان نەبێت، یا مەسیحیە یاخود دینێکی تری هەیە یاخود نوێژ ناکە و کەسێکی ئاساییە، تووشی خەمۆکیەک ئەبێت، بێتاقەتیەک ئەبێت، ئەو ڕێگایە نەچین، ئەو ڕاهێنانە نەچین کە بتوانێت لەو خەمۆکیە دەربچێت. ڕۆژنامەی دەیلی نیوزی بەریتانی لێکۆڵینەوەیکی بڵاو کردەوە لەسەر ئەوەی کە مرۆڤ چۆن بتوانێت باسی ئەو هەنگاوانە ئەکات کە چۆن مرۆڤ بتوانێت لە کاتێکا بێتاقەت ئەبێ بێتاقەتی خۆی نەهێڵێت بەسەر بێتاقەتەکەیان بێت. یەکێک لەو خاڵانی کە باسی ئەکات ئەوەیە کە ئەڵێ ئەگەر ئەو مرۆڤە ئەو کەسە بێکار بوو، بێ ئیش بوو، با ئیشێک بۆ خۆی بدۆزێتەوە و باشترین ئیشیش ئەوەیە کە بیکات هاوکاریکردنی مرۆییە، یعنی بڕوات بەشداری بکات لە کارێکی مرۆییە، لە ڕێکخراوێکی مرۆییە، یارمەتی کەسانێک بات کە لە خۆی خراپترن. ئەو کاتە کۆمەڵی خەڵک ئەبینێت ئەم کۆمەڵی خۆی کۆمەڵی کێشەی هەیە، کۆمەڵی خەڵک ئەبینێت کە کۆمەڵی کێشەی هەیە لە کێشەکانی ئەم قورسترە
بۆیە کە ئەمە ئەبینێت کێشەکەی خۆی لەبیر ئەچێتەوە وابزانام حەدیثێکی پێغەمبەری هەیە عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ من ڕەئا بەلوا غەیریهی هانت عەلەیهی بەلواه هەر ئینسانێک بەڵام مصیبەتێکی گەورەتر لە بەڵام مصیبەتێکی خۆی ببینێ ئەوەی خۆی هەر بیر ئەچێتەوە بۆیە باسی ئەکات ئەڵێ باشترین شت ئەگەر تۆ کەسێک بوویت کاتت زۆر بزانیت هیچ ئیشێکت نییە کارێکت نییە تووشی خەمۆکی بووی لە ماڵەوە ئەوەیە کە بڕۆی هاوکاری بکەیت لە کارێکی مرۆیە ڕێکخراوێکی مرۆیە کارێکی خێرخوازی یارمەتی خەڵک بی بۆی کە دڵخۆش بی پێ ئەمە یەکەم دووهەم ئەتوانێت پەنا بەرێت بۆ خوێندنەوە باشترین هاوڕێ بۆ مرۆڤەکان لە کاتی تەنیاییە ئەوەیە کە تۆ کتێبێک بێنیت بیخوێنیتەوە ئەم کتێبە وات لێ ئەکات فکر و بیرت بکرێتەوە مەشغوڵ بیت کاتێک ئەزانیت ئەو بێتاقەتیەی کە هەت بووە ئەڕوات خاڵێکی تر لەوانی کە باسی ئەکات ئەڵێ پەنابردنی مرۆڤەکان بۆ وەرزشکردن بەداخەوە ینی ئێمە ئێستا لەواچێت لە ساهشتای کۆمەڵگای ئێمە وەرزش هەر نەکەین لە سا 20 وەرزش بکات بۆیە ئەگەر بێتاقەتیەکت بەخۆتەوە بینی خەمۆکیەکت بەخۆتەوە بینی پەنابەرە بۆ وەرزشکردن یاریکردنێک بڕۆ بۆ مەلەوانگە یاخود بەیانیان زوو هەستە بڕۆ دەرەوە دوای نوێژی بەیانیان ئەگەر نوێژش ناگەیت کە خەبەرە بۆ خۆت بگۆڕە پێشەوەی بڕێ بۆ دەوام نیو سەعاتێک ڕۆشتن بکە هەر لە کۆڵانەکەی خۆتانە ئەم وەرزشکردنە وای لێت کۆمەڵێک هۆرمۆن هەیە لە جسمە لە بەیانیانە ڕژێت بە تایبەتی هۆرمۆنی دۆپامین کە هۆرمۆنێکە جەستە چالاک ئەکاتەوە دڵخۆشی بە مرۆڤ ئەیات دۆپامین لەبەرەوە ئەم هۆرمۆنە چیەکات ڕژێت و کاریگەری تێکات سێرەکی کاتێک زانی دڵخۆش ئەبیت ئەو ڕۆژە چالاکیەکەت بۆ دروست ئەبێت بۆیە یعنی غەیری ئەوەی کەوتمان ئەلا بذیکری الله ئەتوانی لە ڕێگەی ئەم کارانەوە تۆ ئەگەر تووشی خەمۆکیەک ببیت بێتاقەتیەک ببیت بتوانیت خەمۆکیەکەت نەهێڵیت ئەوسە دەکرێت بە کۆمەڵێ پلان بە کۆمەڵێک تەکنیک لەگەڵ ئەوەی کە ئێمە بۆ کارمەندین ئیشێکمان هەیە جەنجاڵێکی ژیان کاتێک دابنین بۆ خۆمان ینی ئەمە کاتی خۆمە پێویستم پێیەتی شەو پێ ڕۆژ بێ بۆی کە مێشکم ئیسراحەت کە بۆی کە دەروونم ئاسوودە بکە کەسانێگەن لە ناو چایخانەیە بۆ نمونە دڵخۆشە بێ ئیسراحەتەکە کەسێکی کتێ بەخوێنێتەوە ینی بزانی کە بە چی تۆ دڵخۆشە بی ئەگەر ینی ڕێگەیەکی پێچوان نەبێت لەگەڵ ئاینەیە ڕێگەیەکی حرام نەبێ حتمما تۆ ئەمە بکەی بۆی کە بە دڵخۆشی بمێنیتەوە دەم خۆش کاک دانیار ئاماژەت بە خاڵێکی زۆر گرنگە ئەوی ژەوەیە کە مرۆڤ پێویستە دڵی خۆی بەچی خۆش بوو ئەو شتە بکات هەندێک جار ئێمە کەسەکانمان هەیە ناسینی کەسێتی ینی زانستی کەسایەتەکانمان هەیە هەندێک جار هەنێ شت هەیە ئێمە حەزمان لێتی خۆمان بەڵام لەبەر شەرمی ڕێگر ئەبێ بۆمان ژینگەی کۆمەڵگا دابوو نەریتی کۆمەڵگا هەندێک جار ئاین ڕێگەمان پێ نادات هەندێک شت بکەین کە خۆمان پێی دڵخۆشین بەڵام ئاماژەت پێدا ئەگەر لە سنووری شەرع دەرنەچێت لە سنووری پەروەردگار دەرنەچێت مرۆڤ پێویستە ئەو شتە بکات کە دڵی پێی خۆشە پێویست بە دەوروبەرت مەبەچی ئەڵێن پێویست ناکات تۆ بیر لەوە بکەیتەوە کە دراوسێکەت چی ئەڵێت خزمەکەت چی ئەڵێت هاوڕێکەت چی ئەڵێت ئەو شتێک خۆت دڵت پێی خۆشە بیکە لە جلوبەرگایە لە کارکردنایە لە هەر شتێکا بێت بیکە دڵی خۆت خۆش بکە هەندێک جار بۆ نمونە لەوانەیە تۆ حەز بکەیت وەرزشێک بکەیت ئەم وەرزشە لەگەڵ تەمەنی تۆیە جلوبەرگەکەی کە لەبەر یەکەی لەگەڵ تەمەن تا ناگونجێت باشە هەرچەند ئەکەی زۆر حەزەکەی ئەو وەرزشە بکەیت بەڵام بیرکردنەوەی تۆ بۆ کۆمەڵگاکە فلان کەس گاڵتەم پێ ئەکات لەوانەیە دراوسێکەم وان پێ بڵێ واژ نییە بەڵام خۆت بۆ خۆتی دروستەکەی وات لێکە ئەو شتەی حەزت لێتی وازی لێهێنی لەبەر لۆمەی خەڵک بۆی ئەگەر تەنها بەس لە سنووری شەرع دەرنەچێت هەر شتێک مرۆڤ خۆی دڵی پێ خۆش بوو پێویستە بیکات پێویست ناکە من خۆم خەمۆک بکەم لەبەر خاتری بەرامبەرەکان کۆمەڵگای ئێمە زۆرینەی ئەتوانم بڵێم لە سانەوە بەرەو ژووریش بۆیە خەمۆکی لێمان ئەدات و بێتاقەتین لەبەر ئەوەی کە ئێمە بە هیچ شێوەیەک بیر لە خودی خۆمان ناکەین و خۆمان چۆن دڵخۆش بکەین بەس بەرامبەرەکانمان دڵخۆشەکەین هەر شتێک ئەەکەین لەبەر خاتری بەرامبەرەکانمانە بۆ خودی خۆمان نییە بۆ ئێمە با پێچەوانەکەی وەرگین لە سانەوە 9.99 پشتیوان با دڵی خۆی خۆشکات ئەشیکەم و ناژێڵم بەرامبەرەکەم هەرچێکەڵێ بابیڵێ ئەو کە ئەیکات ئیشەکەی پێ ناکرێت بۆ
بۆیە کە تۆ ئەیکەی لە بەغیلی و حەسوودی خۆیان گاڵتەیەکت پێ کاتەوە سار دەبیتەوە بۆ ئەوەی کە تۆ ڕەدی ئەو بیتەوە دڵخۆشکەی بڕۆ بیکە. بۆ شتێکی تر خاڵێکی تر هەندێک جار دایک و باوک جاری وا هەیە ینی لەبەر خاتری مناڵەکانیان زۆر شت هەیە بۆ خۆشی خۆیان بیر ئەچێتەوە. ینی چوونە دەرەوەیە کە حەز ئەکەن بڕۆن بەیەکەوە بڕۆنە دەرەوە بۆ شوێنێک کە ئەمە زۆر زەرورە خێزانەکان بیکەن هاوسەرەکان بەیەکەوە کە مناڵ یەتە بینیانەوە ئەبینی ئەم دوو هاوسەرە بەیەکەوە ینی ڕۆژێک بۆ خۆیان دانانیان بەیەکەوە بڕۆنە دەرەوە وەرە ژنەکە با ئەمڕۆ من و تۆ بەیەکەوە بڕۆین بۆ باخی گشتی بەیەکەوە کاتێک بەسەر بەرین مناڵەکەمان لە ماڵی باپیرمان مناڵەکەمان لە فلان شوێنە پیاوەکە آخر خەمم لای فلان شوێنە کاتێک گەزانی خۆشی ئەم ژیانە خۆشی هاوسەرگیریەکە نامێنێت بۆیە ینی هەوڵ بین کاتێکی دڵخۆشی بۆ خۆمان دروست بکەین. باش مامۆستا تا چۆنێک تەکنۆلۆژیا بۆتە هۆی ئەوەی کە ئاسوودەیی دەرونی لە تاکان تێک بدات بەوەی کە ئایا ڕووداوێکە ئەو ڕۆژە ئەیبینێت خەمی پێەوە ئەخوات و کارگەری لەسەر دەرونی جێهێڵی یاخود ئەوەیە کە کۆمنتێکی ناشرینی بۆیە یان هەر بابەتێکی دیکە ئایا تەکنۆلۆژیا کاریگەریەکی وای دروست کردووەکە کەسەکان ڕەشبین بن یاخود بەوەی کە بێ هیوا بن لە 100% نەک پۆینتێکیشی لێگەم بکەینەوە لە 100% نەک تەکنۆلۆژیا ئەسڵەن ڕاگەیاندنەکان بوونەتە هۆکاری ئەوەی کە زۆر تۆ بەیانی هەڵ ئەسیت هەر لە سیارەکەت کە سلف لێ ئەدەیت بڕۆیت بیخەرە سەر ڕادیۆی هەواڵەکان بخوێنێتەوە هەواڵەکەی ئەرێنی دەست پێ ناکات بە هەواڵێکی نەرێنی دەست پێ ئەکات یەکسەر لە فلان گەنج ئەمڕۆ دوو گەنج تەقەیان لە یەکتری کرد دوو ئافرەت خۆیان کوشت گەنجێک کەوتە ناو فلان ئاو دوێنێ هەینی بوو لە سەفرێکە خنکە ڕێک بە نەرێنیەکان یعنی ئەم هەواڵانە وای کردو ئەم پەیجانە وای کردووە کە بەڕاستی مرۆڤ دڵی تەنگ بێت بە هیچ شێوەیەک بەختەوەری بەخۆنە بەیانی دڵە خۆشە چتە دەرەوە دنیای هەواڵە بیستی بۆیە باشترین چارەسەر ئەوەیە کە تۆ ئەو پەیجانەی ئەو شتانە بڵاوانەکەنەوە بە هیچ شێوە هەر سەیریشان نێکە هەر نەیانکەیتەوە ڕاگەاندنانەی ئەزانی کە کۆمەڵک شتی وای تێ هەر هەواڵ پێویستە بە هەواڵ چی ینی من بۆچیم هەواڵم بۆ چییە هەواڵێکی ئەرێنی تیانە کە بخوێنێتەوە بۆیە ئەحتیاطیار گوێی لێ نەگری باشترە بڕۆی بیخەیتە سەر کەناڵێک کە خۆشی و چێژی لێوە بگری باشترە چونکە بەڕاستی هۆکاری لە ساهەشتای خەمۆکی خەڵک و تاوانەکان زۆربەی وەخت لە ڕێگەی ئەو هەواڵە نەرێنیانەوە کە لە ڕاگەاندنەکان بڵاو ئەکرێتەوە تاوانەکان دروست ئەبێت ینی ئێمە لە دەروون ناسیە نەزەرەیەک پێڵێن نەزەرەی نەمزەجە هی زانایەکە ئەگەر هەڵم نەکرد بێت سۆرندایکە یا زانایەکی ترە ئەڵێت ئەگەر تۆ ویستت کارێکی جوان فێری کەسێ بکە ئەبێ نمونەی بۆ بێنیتەوە فێری بکەی ئەم شتە چۆنەکە بە عەمەلی بۆی بکەیت ئەم نەزەریەیە بۆ شتی باش ئەڵێت بەڵام ئێستا لە هەموو عالەمە بە تایبەتی ڕاگەیاندنەکان ئەوانەی کە ئەیانەوەیە کۆمەڵگا تێک بن بەکاری ئەهێنن بۆ تێکدانی کۆمەڵگا یعنی هەرچی مسلسلات هەیە ڕاگەیاندنەکان کە بینیت ڕێگەی دزینی بانکێک بە فلیمێک پیشانتەیە ڕێگەی پلاندانان بۆ کوشتنی کەسێک تیرۆرکردنی کەسێک بە پلان پیشانە دەکە چۆن دایبنی فێرت ئەکە ئەم نەزەریەیە دەروون ناسی ئەڵێ باش خراپترین شتەکە ئینسان بەو شێوەیە بێ بۆیە ئێستا سێرەکەی پێچەوانە بۆ تۆ خۆی ئەڵێ ئەگەر تۆ ویستت مناڵەکەت یا گەنجێک خوێکی خراپی هەیە پێی لابەری ئەبێ بەکرداری نمونەی بۆ بێنیتەوە کە ئەم شتە خراپە پیشانی بێ بەڵام ئێستا بەکار ئەهێنرێ پێچەوانەکەی بۆ تێکدانی کۆمەڵگا بە زۆری لە ساهەشتای لە ڕێگەی چێوەیە لە ڕێگەی ئەو تەکنەلۆژیایەوە کە ئێمە باسیەکەین کەواتە لایەنی ئەرێنی و نەرێنی هەیە تەکنەلۆژیاکە ئایا چەند کەس لایەنی ئەرێنەکە بەکاری ئەهێنێت ئەوە خۆمان کۆمەڵگاکەمان ئەبینین چۆنە مامۆستا یارمەتی کەسانی دەوروبەر یارمەتی هاوڕێیەکم یارمەتی خزمێکم کەسێکم تا چەند ئەم یارمەتی دانە بە بەخشین بێ بەکردەوەی بێ بە یارمەتیدان بێ هاوڕێیەکم بارەکە ماڵی خات ئەچێتە شوێنێکەوە منەچم بەدەست یارمەتی ئێم ماڵ و سامانێکم مێ بە پارە یارمەتی کەسی ئەمانە تا چەند ئەبنەمایی دڵخۆشی ئەم کەسانە زۆر کاریگەری هەیە کە دانیار یەکێک لەو شتانی کە دڵخۆشی مرۆڤ بوون منە من کە هاتم بۆ ئێرە لە ڕێگا کە دێم بۆ ئێرە کەسێکی بەتەمەن ئەبینم وەستاوە بۆ تەکسی ئەوەستم چوارەکەمدا ئەگیرسێنم و ئەوەستم لە شوێنێکی ینی چۆنەڵی چۆڵە دوور لە دەستە وەستاوە دوو بەتەمەنن بەتەمەنێکە ئافرەتێک و مناڵێکن وەستاون
سیارەکەشم بەتاڵە نیم سەعاتیش ماوە بۆ چاوپێکەوتنەکەم لێرە ینی کاتم هەیە ئەوەش ئەبینم ئەگەر کەسێک بم ینی ئەو سیفەتەم تیا بێت چوارەکەمدا ئەگیرچێنم و لا ئەدەم و یەکسەر پەنجەرەکەکەمەوە خاتون مامە گیان دایە گیان ئەوە خێرە لێرەن ئەڵێ وەڵاهی بۆ تەکسی وەستاین بۆ چوو ئەچن کە وەڵامم ئێنەوە سێرەکەی لەسەر ڕێگاکەی منە زۆر ئاساییە کاتێک کە سەریان ئەخەم و ئەیانگەنم دنیای دوعای خێرم دەسەکەوێت لەگەڵ ئەوەشە زۆر دڵخۆشە بم ینی زۆر ئەو پەڕیوازانم کارێکم کردووە بە دڵنیایەوە یەکێک لەو کارانەی کە مرۆڤ دڵخۆشەکان لە ژیانە هاوکاریکردنی بەرامبەرەکانێتی ئەمە خاڵێکی زۆر ئاماژەت بە خاڵێکی زۆر گرنگدا من فەرمانبەرم بەڕێوبەری بەشێکم بەڕێوبەری کۆمپانیایەکم کاتێک کە ئەڕۆمە ژوورەوە لە پاسەوانەکانی بەردەرگاکە کە وەستاون کارگوزارەکەی کە مێزەکەت بۆ پاگەکاتەوە ینی چۆنەڵی ڕێگاوبانی ناو دایرەکە پاک ئەکاتەوە فەرمانبەرێکی یا بەرپرسی فەرمانگەکەی کە یەیت ئاسایی بێ بەلاتەوە کە پێی بڵیت ماندوو نەبی مامە ماندوو نەبی باجی دەسەکانت خۆش بێت بەیانیت باش چۆنی کوڕم پاسەوانەکەی کە وەستاوە وەزع چۆنە کوڕم ئەگەر دوێنێ مناڵەکەی نەخۆش بوو بێ هینێکی وەرگت بێ مۆڵەتێکی وەرگت بێ ئەرێ منداڵەکەت چۆنە پێویستە بە هاوکاری تر نییە سەرەکی کە ئەڕۆیتە ژوورەوە هەر لە خۆتەوە دڵخۆشی خۆت نازانی هۆکارەکە چێ بەڵام لە ئەسڵە هۆکارەکە ئەوەیە کە تۆ ئینسانیەن مرۆییان مامەڵەت لەگەڵ کاتە یەکێک لەو شتانی کە مرۆڤ دڵخۆشەکات مامەڵەی مرۆیە لەگەڵ بەرامبەرەکان بە بێ خوێندنەوەی فکر و ئایدۆلۆژیە باشە مامۆستا کاتمان کەمماوە بەس ئەمەوێت کاتێک کە کەسێک بە هیوا دەبێت ئەو ڕێگایانە چییە بۆ ئەوەی کە بەسەر بێ هیوایەکەی زاڵ بێت بیگرێتە بەر باشترین ڕێگا ئەوەیە کە تۆ دایما وەکو ئەنتیڤایرۆس ڤایرۆسێکی یا لە مۆبایلەکەت لە کۆمپیوتەرەکەت پەچیە خاتۆی چیەکەی ئەچی ئەنتیڤایرۆسێکی بۆ ئەکڕیت بۆی کە ڤایرۆسەکە بکەیتە دەرەوە پێچەوانەی ئەو شتانی کەوتمان هەمووی ئەگەر مرۆڤ بتوانێت جێبەجێ بکات ئەوانی کەوتمان کەواتە دڵخۆشت ئەکات هاوکاریکردنی خەڵک بەبێ ئەوەی بیناسی یا ئەیناسیت بە قسەیەکی خۆش بێت الکەلیمەت الطەیبە سەدەقە دایمە ڕوو خۆش بێت لەگەڵ بەرامبەرەکانت ینی بە مادی بە معنەوی تۆ بتوانی هاوکار ئەمانە هەمووی ئەتوانی وەکو ئەنتیڤایرۆسێک بەکاری بێنی بۆچی بۆ دڵخۆشکردنی خۆت هەر کاتێک ئێمە دووشتمان هەیە پێڵەن عەقڵی واعی و لاواعی بیرکردنەوەی هەستی و نەستی لە مرۆڤەکانە هەر کاتێک مرۆڤ زانی کە بێتاقەتە وەکو باسم کرد ئەلا بذیکری اللهی تەطمئین القلوب بەڵام باشترین شت ئەوەیە کە تۆ ئەو شتەی کە بە مێشک تا دێت زدی ئەوە بەکاربێنە دژی ئەوە بەکاربێنە ئەگەر نەخۆشی بێت ئەگەر بێتاقەتیەک بێت ئەگەر کەسێک بێتاقەتی کرد بێت یەکسەر تۆ بڕۆ داوای لێبوردنی لێ بکە یەکسەر بڕۆ خۆشەویستی خۆی با ئەو هەڵەش بوو بێ بۆی کە خەفەتی پێ نەخۆی لە دڵتان نەمێنێتەوە تلی پێنەی ڕێک بڕۆ تۆ پێچەوانەکەی بکە کە ئەنتیڤایرۆس لە خۆتدا دڵنیا بە ینی ناخۆشی و خەمۆکی زۆر دوور ئەبێنێت ماوەسا زۆر بە کورتی دەرفەتمانەوە نەماوە ینی باسی ڕۆڵی ئاین ڕۆڵی عیبادەتەکان دوعاکردن تا چەند ئەمانە دەبنەمای دڵخۆشیمان کاتێکە کەسێ دەست بەرزەکاتەوە دوعاکە پاڕانەوەی هەیە نوێژ ئەکا ئەمانەش لە زانستی دەرونیە کاریگەریان هەیە لەسەر ئاسوودەی دەروون بە دڵنیاییەوە ئێمە وەکو موسڵمان ینی نەک ئاینی ئیسلامیش تەنانەت ئاینەکانی تریش کاکە دانیار یعنی لە هندۆسەکانەوە بیگرە تاوەکو مەسیحیەکان هەر ئاینێک بێت ئاسوودەی ڕۆحەیە بەو کەسە ینی ئینسان هەبووە ڕۆشتووە بەس بۆ ئەوی خوایەک بۆ خۆی دروست بکات هەست بەوە بکە ڕۆحیەن لەگەڵ یەکێکی ترا هینی هەیە پەیوەندی هەیە بۆی خۆی ئاسوودە بکات جاری وا هەبووە لە زمانی جاهیلیەتە خوورمایەکی هێناوە یاخود شتێکی داتاشی و توێت ئێمە خوای من و دوای خواردووشێتی بۆ هەستی کردووە لەگەڵ هێزێکی غەیبیە پەیوەندی هەبێت بۆیە باشترین شت بۆ مرۆڤەکان ئەوەیە کە گەڕانەوە بۆ لای خۆی پەروەردگارە و دوعاکردنە دەستخۆش زۆر سپاس بۆ پشتیوان جەمال توێژەری دەرونی کردن ئەوسا گیامە خێر بێ زۆر سپاس دەکەم